بیر و باوەڕەکەت بپارێزە. ئەگەر تەرجمەی کێنە سەر زمانێکی دینی خۆمان عەقیدە، تۆ بێ دەبێ بیر و باوەڕێکت هەبێ. ئەم دوو نووسەرە بەڕێزە لە بەریتانیاوە بە ئێمەی کورد، بە خەڵکێکی عەرەب، بە خەڵکێکی فارس، بە خەڵکێکی تورک دەڵێت ئەگەر تۆ بتەوێت لە ژیانە سەرکەوتوبی دەبێ هەندێک جار نەک هەندێک جار بگرێ هەمیشە هەندێ بیر و باوەڕ و هەندێ عەقیدەی تایبەت بە خۆتت هەبێ. نابێت تۆ لەو جۆرە کەسانە بیت ئەم دی و ئەو دیوت نەبێت. نابێت لەو جۆرە کەسانە بیت کە خاوەن بیر و باوەڕێکی تایبەت نەبێت. نابێت لەو جۆرە کەسانە بیت کە زوو وەکو شنەبا ئەم سەر و ئەو سەرت پێ بکرێ و هەر جاری بە نوعی عەقیدە و بیر و باوەڕت بگۆڕێت. تۆ مرۆڤێکی، تۆ گەنجێکی کە خاوەنی تەمەنی 18 ساڵی، کە 20 ساڵ تەمەنت هەیە، کە 30 ساڵ تەمەنت هەیە، یان 40 ساڵ تەمەنت هەیە، ئەبێت ئەگەر وەکو قیامەتیش لێکی دێنەوە هەر وەکو دنیا تۆ بێ خاوەن بیر و باوەڕ بیت. ئەبێ هەندێ بیر و هۆشت هەبێت، هەندێ باوەڕت هەبێت. نابێت تۆ باوەڕت بە هیچ شتێک نەبێت. ئەوە هەڵەیە بەڕاستی کە مرۆڤێک، ریچارد تێمپلەر بە زمانی حاڵ پێمان دەڵێت ئەوە هەڵەیە وەکو مرۆڤێک، وەکو تاکێکی کورد هەندێک جار قەناعەتێکت بۆ دروست بێ بڵێ گەشتومەتە ئەو قەناعەتەی کەس ڕاست ناکە، کەس بۆ خوای ناکە، هیچ کەسێک ڕاست نییە، هەمووی هەر درۆ دەلەسێ. ئەم بەڕاستی تۆ خاوەن بیر و باوەڕ نیت. تۆ بە یاساکانی ژیانی ریچارد تێمپلەر تۆ نەتوانی ئامانجێک بپێکیت، چکە تۆ بێ خاوەن بیر و باوەڕێک بیت. ئەبێ بەلایانی کەمەوە هەندێک شت هەیە بە باش و چاک و بزانیت. نابێ هیچ شتێک بڵێ بە هەموو شتێک هەر بە خراپ دەزانم. ئەبێ قەناعەتت وابێ کە هەندێک خەڵک هەیە باش و چاکە، هەندێک کەس هەیە لە دەوروبەر تا خێر و چاکەی تۆ و کۆمەلگا و میلەتیان ئەوێت. بە یاساکای ریچارد تێمپلەر تۆ گەر مرۆڤێک بی لەو جۆرانی خاوەن هیچ بیر و باوەڕێک نەبیت، نە بیر و باوەڕێکی سەماوی یان نا بیر و باوەڕێکی ئەرزی، ئەو بەڕاستی هەڵەیە. ئێوە ئەزانن لە هەندێک کەسە، لە هەندێک کەسی شرۆڤەکار، هەندێک کەسی سیاسەتمەدار، هەندێک کەسی عاقڵ خاوەن عقوڵ ئەڵێت ڕەنگە زۆر ئەو کەسە نەیپێکاوێ بڵێ من کەسێکی بێلایەنم. چکە یانی چی تۆ بێلایەنی؟ تۆ لەم هەموو ڕەوتە، لەم هەموو ڕێبازە، لەم هەموو دیانەتە، لەم هەموو دین وەکۆڵە دینە سەماویە، لەم هەموو ڕێبازە سەرزەویە تۆ بڵێ بێلایەنم، هیچ شتێکم بە باش و چاک نازانم. لە هەندێک لەسەر چاوە زانستیەکانە باسیەوە دەکرێت ئەم مرۆڤە دەبێت بە خۆیان بچێتەوە، دەبێت بە خۆیان بچێتەوە. گەنا تۆ یاسایەکی ژیانی باش و چاک و مەزبوط نییە. دەکرێت بڵێت فلان ئەلف لە زۆریان باشترە، بیم لە زۆریان خراپترە، جیم لە فلانێک، ئەمە ئەکرێت ئەلف و با و جیمێکی بۆ دانی تەسەسولێک. بەڵام قەناعەتێکت بۆ دروست بێ خاوەن بیر و باوەڕێک بی کە هیچ بیر و باوەڕێک ڕاست نییە، ئەمە بۆ خۆی بیر و باوەڕ نەبوونە، بۆ خۆی بیر و باوەڕ نەبوونە کە تۆ بڵێ هیچ شتێک ڕاست نییە. نەڵێ وەڵای من ئەم بیر و باوەڕم هەیە، من فکرەیەکم هەیە کە ئەڵەم هیچ کەسی ڕاست ناکە. ئەمە بەڕاستی تۆ ناتوانانی لە ژیانە سەرکەوتوبی و ناتوانانی سەرکەوتوبی. کەواتە یاسایەک لە یاساکانی ژیان ریچارد تێمپلەر پێمان دەڵێت دەبێت تۆ خاوەن بیر و باوەڕی خۆت بی و بیر و باوەڕێکی تایبەت بە خۆت دروست بکە.